سڵاوتان لێوێت و هەموو کاتێکتان باش یاخواعافێتان من هێشتا خەریکی ناخواردن نەوەڵە لەوانێ بڕێکتان خزمەکان لە نوێژی جومعە هاتوونەتەوە لەشتان ساخ بێ و هیوایی جومعەیەکی خۆشتان بۆ خوازم سڵاو و ڕێز و حورمەتم بۆ هەمووتان هەیە لە خزمەتتان نابین لە گواستنەوەی ڕووداوە زانستیەکانی چوارەمین کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتی لە شاری سلێمانی ئەم چاوپێکەوتناکەین بە دو چاوپێکەوتن لەبەرەوەی کە ئەو برایانی کە لە پشتی کامێرەوە کارەکە نەشیان ساخ بێ ماندوو نەبوونەوە برادرانش کە لە ستۆدیۆ و لە کاری تەنفیزکردنی بەرنامەکان بەڕاستی شەکەتن لەبەر 2 ڕۆژ لە ساعت 7 بانیەوە لێرەن حەزەکەین وچانێک بووین بەوان ئەگەرچی من وچانەکە هێشتا وەرناگرن چکە کۆمەڵێک بەرنامە ڕێکۆردیشتان بۆ دروست دەکەم بۆی کە لە داهاتووە لە ڕێگەی بەرنامەی چاراو بیخەمە خزمەتتان بە سپاسێکی زۆر خات و دکتۆر چڕۆسابیر کە ئەندامی لیژنەی ڕێخەری کۆنفرانسەکەیە میوانمانە دکتۆر بەخێربی. زۆر سپاس کاکتۆگیان زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس خاوەن جەنابی. ئەمێ پرسیاریەوە بکەم جەنابی دکتۆر لە مەسەلەی کۆنفرانسەکەیە هەموو کۆنفرانسێک کە ئەکرد لە هەر شوێنێکی دنیا بێت مەبەستێکی هەیە ئەوەی کە بە زمانی ئینگلیزی پێڵێن ئەیمێکی هەیە و ئەوێت ئەم کۆنفرانسە بکات بە هۆکارێک بۆ گەیشتن بەو ئامانجانەی خۆی کە هەیەی ئەم کۆنفرانسی ئێوە چوارەمین کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتی کە کردتان وەک کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی ئامانجتان چی بوو؟ بەڵێ دەستە خۆش بە کاکتۆگیان پێشەوەی دەست پێ بکەم بە باسکردنی ئامانجەکە حەزەکەم زۆر سپاسی سپۆنسەری میدیایی کورسات بکەم بەڕاستی کاتەوە کە تۆ ئێسەوەتە 2 ڕۆژ خۆی 2 ڕۆژ نەبوو زۆر زیاتر بوو لە 2 ڕۆژ چەند مانگە پێش ئێستا چەند جار لەگەڵیانە هاتین و ئازیەتیان کێشاوە و ینی سپۆنسەرێکی زۆر باشیان بۆ کردی نەزانین بە هیلاکی و دانیشیان نەخواردەوە و ینی دەستیان خۆش بێ و زۆر سپاسانە تەمان سپاس بۆ هەموو سپۆنسەرەکانی کەش بە دڵنیایە بۆ هەمویان ماشەڵڵا ناوەکان زۆرە نەستە ناتوانن با بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەناب کاکتۆگیان کەوتە ئامانجی سەرەکی ئەم کۆنفرانسکردن بە نسبەتی هەموو باسی مدیکەل کۆلێجەکەین کۆلێجێکی پزیشکی یعنی یەکێکە لە شتەکان کە ئەبێ ساڵانە بێ 2 ساڵ جارێ بێ 4 ساڵ جارێ بێ شتێکی وابێ ئەبێ بکرێت ئەمە با بڵێن وەکو ئەکریدیشن وەکو ددان پێدانان بە ئێوە بڵێ بۆی دانمان پێدا بنێن ینی بڵێن کە ئەمە کۆلێجێکی پزیشکی معتەرەفە عالەمیین ینی تا ئێستا لە خوا بەزیا بێ هەمانە ینی با بڵێن وەکو ئەعتیرافمان پێ ئەکرێت لە زۆربەر من یەکێک لەوانی کە ینی لایسنسی شوێنێکی تریشم هەیە کە یەکێ لە لایسنسەکانەوە بکە بڵێن خەریکی کوێیت لایسنسی کوێت هەیە خۆ جەناب یونایتد ستیت لە ئەمریکاش دکتۆری یعنی تۆ وەکو دکتۆر لە ئەمریکاش کار بکەیت بەڵێ ئەوە یەکێک لە شتەکانم بوو کە ئەمتوانی بچم بۆ ئەوە بڵێن لایسنسی ئەوێشم هەیە لایسنسی ئەوە کە بیدا پڕێ ئەمە بکە بڵێن شتێکی بەسیتە باسەکەم من زۆر گرنگەوە تێبگەین بەڵێ من میسالێکم لە هەزارەها پرسیاری ینی میسالی تر ئەگزامپڵی تر لە دکتۆر نەک بەس ئەمریکا ئیتر بەریتانیا بێ ئەڵمانیا بێ هەر شوێنێکی تر بێ یەکەم پرسیار لەوەی کە بتوانم ڕجستەر کەم لە با بڵین سندیکای پزیشکی ئەو وڵاتەیە پێویست بەوە کە بزانم من لەکوێوە تەخەڕوجم کردووە و لە چی سکوڵێکی پزیشکیەوە هاتووم ئەگەر هاتوو ئەم سکوڵە پزیشکیە ئەو ڕێکوارمنتانەی تیان نەبێت بە تەکید بە چەند ستێپێکی تری زیاترە ئەم بن ینی ئیمتیحانی ترم پێ ئەەکەنەوە شتی ترم پێ ئەەکەنەوە بە تەکید ئیمتیحانی معادلە بە هەموو دکتۆرێکی ئەەکەن لە هەر وڵاتێکەوە هاتبی بەڵام پێشەوە ئەکریدیت بزانە ببوورە زانکۆکە و ئەکریدیتی هەیە یانیەتی یاندان پێدانەوە یاخود ناپەڵێ بەڵێ من لەو کاتێک کە کردم بەڵێ هەی بوو اینجا ئەمە بەردەوامی ئەوێ ئەمە معنای ئەوە نییە تەواو ئەم ساڵ زانکۆی سلێمانی هەمە کۆلێجی پزیشکی هەمە ساڵێکی تر ئەم بێ دوانی تر ئەم بێ ئەمە بەردەوامی و ئیستیمراری ئەوێ ئەمیش بەچی بە لێکۆڵینەوە بە بەحث بە کۆنفرانس کە یەکێکە لەو شتە زۆر ضرورانە ئەمە بڵین لەم مەوزوعە لە شتی تریشە بێچکەلەوە تۆ ئەو هەموو میوانە بەڕێزا ناهێنی یان بۆ لای تۆ هەمویان لە ئەنواع اختصاصی جیاوازایەن طبعا highly up to date ینی با بڵین زانستێکی زۆر پێشکەوتووی هی وڵاتی خۆیان ئەمە هەمووی یعنی ئیسیفادە ئەکەین لە خبرەی یەکتری ئەوان باسی شتی خۆیانەکەن ئێمە شەرعینەن شتە بێ لە ئاخیرا گەینە ئەنجامێک کە باشترین بدۆزینەوە بۆ نەخۆشی خۆمان بۆ وڵاتی خۆمان و بە شێوەیە کە بگونجێ بۆ ئێمەش چکە ئەوە زانین جاری وایە لەوانەیە شتێک لە وڵاتێکی ئەمریکا بگونجێ بۆ وڵاتی من زۆر نەگونجێ بەڵام ئێمە بەم کۆنفرانسانە بەم کۆنەکشنانە بەم بە یەکتر گەیشتینانە ئەگەینە نەتیجەیە کە باشترین بدۆزینەوە بۆ نەخۆشی خۆمان بۆ خوێندکاری خۆمان بۆ بەڕێوەبردننی سیستمی خۆمان بەڵێ هەستەکەی پێکاوتانە هەستەکەی پێکاوتانە هەستەکەی گەشتم لەو ئامانجی کاتانە پێی بگەن ئامانج گەشتن بە با پرسیارەکەم بگۆڕم بە شێوەیەکی تر پرسیارەکەمە گۆڕم بەم شێوەیە گرنگە لەم کۆنفرانسانەیە بۆ ئەکریدیشن بۆ ددانپێنان گرنگە باش ئەوە بەشێکی بابەتەکەی و سبینە لە CV زانکۆکەتان نووسێتەوە کۆلێژەکەتان نووسێتەوە بەڵێ ئەم کۆلێژە ئەوە چوارەمین کۆنفرانسی خۆی پێ سێمین کۆنفرانسیشتان کرد 2019 کرد هەر سەرتان بووین ئاگادارم
بەڵام جگەلەوە هەر کەسێک کە لەم بابەتە بەشداریەک هەر پسپۆڕێکە بەشداریەکات پێویستی بۆیە لە بابەتەکەی خۆیان زانیاری نیوە وەربگرێت بەتاکید پێویستی بۆیە دوێنێت چەندوانێکمان و باسمان لە وەرکشۆپەکان کرد کە لێرە کراوە هەستەکەی ئەو زانیارە نوێیانەی کە پزیشکانی ئێمە پێویستیانە بەڕاستی لەم کۆنفرانسای پێشکەش کراوە حسب ئەوەی کە با بڵین ینی با بڵێن حسب اختصاصی خۆی اختصاصەکە من هەموو اختصاصێکی نەمانتوانیەوە با بڵێن با بەسەراحەتە بێ بڵێن هەموو اختصاصی وەرکشۆپێکی تیان نەکراوە مەسەن بەنسبەتی منەوە گەر من دوو اختصاص چکە دوو اختصاصی جیاواز بوو گۆڕیمە ئێستا ئەوە نییە بڵم وەرکشۆپێکی تەواو هەبوو کە هەموو زانیاریەکی نەخێر کاک دکتۆر بەتەئکید یعنی پزیشکی شتێکی زۆر بەربڵاو فراوانە قەت ناتوانم بڵم من بە وەرکشۆپێک ئەتوانم تازەترین شتی ئەوە قسەیکی ڕاست اینجا پرسیارەکە جایکتر بێت بەڵێ واز لە وەرکشۆپەکانی شوێن چکەم نەگەدارم سێ وەرکشۆپتان هەبوو بەڵێ سێ وەرکشۆپ و لەگەڵ ئەو بەڕێزانەی کە کاریان کردووە قسەمان کردووە ئەو بابەتانەی کە لە بواری پزیشکیا بە شێوەیەکی گشتی لەم کۆنفرانسای باسی دەکرا چی بووە ئێستا بۆ نمونە لە سلۆگانی کۆنفرانسەکەتانە لۆگۆکەتانە ئەمەی کە لێرە ئەیبینم تەنها دڵێک دانراوە لەم کۆنفرانسەیە تەنها باسی دڵ کراوە یان وابزم باسی دڵ هەر نەکراوە چکەوەی دکتۆری دڵەکان بەجیا کۆنفرانسی شتەکەن لە تەدڵێک دانراوە لێ ئەیبینم بەڵام ئەوەی کە من ئاگدارم دکتۆر سیروان حەداد کە تەشریفی هێنابوو لە بەریتانیاوە لە بواری شەرپەنجەی مەمک و لە چارەسەری نەخۆشەکانی مەمک کارەکات دوێنێ دکتۆر پرۆفسۆر قەنەعەتی لێرە میوان بوو کە ئەو لە بابەتی ئەوەی کە پێڵێن ئینتەرڤێنشنەڵ ڕادیۆلۆجی بەکارهێنانی تیشک بۆ تەداخولکردن و بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان حەزەکەم پوختێکم بێتێ لەسەر ئەو بوارانەی پزیشکی کە لەم کۆنفرانسا تیشکی خراپوە سەر بەڵێ لەم کۆنفرانسیارە ئێستا خۆکەوتە کاکتۆریان یەکێک لەوانە سەرجری برێس سەرجن بوو کە دکتۆر سیروان حەداد با بڵێن ئاماژەی پیاوەشانە ئەوەی کە ئەو باسی کردووە بەڵێ ئەتوانم بڵێم تازەترین و ئەبدەیتترینە بە نسبەتی وڵاتی بەریتانیاوە بۆ گەیاندنی با بڵێن ئەخیر تەتەوەر لەو مەجالەیە بۆ ئەو اختصاصە بە نسبەتی وڵاتی بەریتانیاوە باسی وڵاتێکی تر ناکەن جاری وایە پرۆتۆکۆڵی چارەسەرکردنی نەخۆش لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێ بە تەکیدەوە خۆشە ئەزانین بەڵام ئەوەی کە هێنای با بڵێن هی بەریتانیا بە تەکید استیفادەمان کردو لەوە گەشتونێتە ئامانجێکی تەواو لە مەوزوعی با بڵێن لە پسپۆری لەو پسپۆری چارەسەری شێرپەنجەی مەمک لەو مەوزوعە بەڵێ ئەو با بڵێن هەدەفێکی پوختەی بۆ هێناوی بە تەکید دکتۆرەکانی خۆمان لە سەبجێکتێکی ترا کە کەڤەر بۆ با بڵێن لەم هینە دڵەکە لە تێ دڵەکەواتە دڵێکی تەواو نییە بە تەکید باسێکی شتێکی وایتیانە بوو چکە کۆنفرانسێکی تر هەروەکو کە خۆتەڵێ ئەوە هی دڵا پێشکەشەکرێ بەڵام ئەوەی کە پێشکەشکرا یەکێک لەوانە بابەتی نیوتریشن بوو بابەتی خواردەمەنی بابەتی خۆراک بوو بەڵێ ئەوە جەختێکی زۆر خراپە سەری و یەکێک لەوانە پری کۆنفرانس وەرکشۆپێکمان کرد کە ڕۆژی دوێنێ ناپێرێ بوو لە خەستەخانەی فارۆقی پزیشکی لەوێ کرا بەڵێ ئەوەش بە تەواوەتی چووە دیتێڵی نیوتریشنەوە خۆراک بەڵام لە کێ بۆ چ شتێک ئێمە باسی ئەوەمان نەکرد نەچووە ئەو تەفاسیلەی کە خواراک و خواردنێک کە بۆ هەرێکێکی باسەکەین یەکسەر باسی زەعیفی و قەڵەوی و جوانی و لەو بابەتیان نەبوو بە تایبەتی باسی ئەوە کرا بۆ نەخۆشێک ئەگەر لە ژێر چاودێری چڕ بێ ئینتەنسیڤ کەری یونت ئەوانەی کە لەوانەیە لەسەر ڤنتیلەیتر بن لەسەر جیهازی ئۆکسجینی سناعی بن لەسەر ئەمانە بن ئەوە تۆ چۆن ئەبێ احتیمام بی بە خواردنیان یا یەکێک ئەگەر شێرپەنجەیەکی هەبێت با بڵێن ئەمانە ئینتەنسیڤلی یعنی هەتا بابەتی خۆراکەکەش بە بڵاوی نەبوو تەنها لەسەر مۆزوعی ئینتەنسیڤ کار بوو ینی ئەوەی کە لە ژێر چاودێری چڕایە بەڵێ بۆ ئەو سەبجەکتە بەڵێ بە تەواوەتی کەڤەرکرا بۆ یەکێک ئەبێ خۆی پێشوەختە لە مۆزوعەکە با بڵێن باگراوندێکی هەبێت بە تاکید دەبێت باگراوندێکی تر وەکو هەر بابەتێکی تر وەکو شتێک ئەمە با بڵێن ئەڵێ نقطە خەینە سەر حرف یعنی شتەکان ئەبدەیتتر ئەەکەینەوە باشتری ئەەکەینەوە هەر گۆڕانکارێک هەبێ لە وڵاتی کە باسیەکە طبعاً لەگەڵ خۆشمانە باسەکرێت بە تاکید گەشتونێتە ئامانج بۆ ئەو اختصاصە زۆر وردان وڵێن سەبسپێشڵتێکان بە تاکید گەشتونێتە ئەوەی کە ئێمە تەوەقعەکەین لە کۆنفرانسێکەوە بەدەستمان کەوێت بە تایبەتی ئەوەی کە ئاماژت پێفەرموو لە ئەو وەرکشۆپی کە دەربارەی مەسەلەی خواردن ئاگدارم کە جگە لە خۆتان وەک کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی چەند کەسێکتان بان کردووە کە هەندێکیان لە ئێران هاتوون هەندێکیان بەتایبەت پرۆفیسۆر دکتۆر مایکل هێزمایر کە دوو بەرنامەمان لەگەڵا ئاساسداوە چارە دەربارەی خواردن ئەمانە کە هاتوون لە ڕێکخراوێکشەوە هاتوون کە ڕێکخراوێکی ئەوروپیە بڵێن ڕێکخراوی ئەوروپی بۆ مەسەلەی خۆراک ئەگەر تەرجەمەکەم بە تەواوەتی کرد ئەمە بزانم ئەم کۆنفرانسە جگە لە خۆتان و جگە لە سپۆنسەرە مادیەکانتان و ئێمە وەک سپۆنسەری میدیایکەوە باسێکی ترە بەڵام وەک سپۆنسەری زانستی
جگە لە ڕێکخراوی ئەوروپی بۆ مەسلەی خواردن و خۆراک پێدان هیچ ڕێکخراوێکی تری نێودەوڵەتی هەیە چونکە ئێستا هەر پێش ئەوی جەناب تەشریف بێنی پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل مەتەڵقە لێرە بوو کە وەک کۆلێژی شایانی نەخۆشی ناسەکان لێرە بوو چیتر ئاوا لەم ڕێکخراوە جیهانیانە ئەپاڵ پشتی زانستیەوەکە لەم کۆنفرانسە بەتەئکید هەمانە یەکێک لەوانە کە یەکێکە لە زۆر با ئەوەیە بەڵکێکی مهم کە ئێمە زۆر جار پشتی پێبەستین ینی مۆزوعەکە هەر ئێمە نین سلێمانی ینی دیقەتیشم ماوە هەتا لە هەولێر و لە دهۆکیش ڕاو کۆڵێجی زانکۆی بەریتانیا بەڵێ یەک لەوانە کە بە خۆشحاڵیەوە دکتۆر تیشکمان هێنا دکتۆر تیشک یەکێکە لەوانی کە زۆر جار ینی بەشێکی تەواوی ڕۆیال کۆلیجە و لەگەڵیشە زۆر پاڵپشتی هەمومانە بۆ هەر خوێندنێ بۆ هەر شتێک بۆ هەر کۆنفرانسێک سەپۆرتێکی زۆرمان کە ئەمە من باسی ئەو ناواڵم مەبەستم ناوەکە خۆی نیە مەبەستم کۆلێجەکەیە کە لەوێ ئیشی بۆ ئەکا و بۆ معادلەی شەهادەکە بڵێن لێرە دکتۆرەکان ئەچن بۆ پلابێکەکەن شتێکەکەن لە بەریتانیا بۆ خوێندنێ بۆ شتێکی وە بۆ ئەم کۆلابڕیشنە لە بینی کوردستان و لە بینی بەریتانیا یەکێک لەوانە جەماعەتی ڕۆیال کۆلیجە کە دائیمەن پاڵپشتی ئێمە بوون ئیتر ئەگەر هاتوو بە حکمی با بڵین سۆشەڵی یەکێکیان ئەناسین بە تەئکید ئەویش کە یەکێکیان ئەناسین ئیزنێک و شتێکی تەواوی ئەوانیان وەرگرتووە یعنی یەکێک لە مەینەکانیشمان ڕۆیال کۆلیجی بەریتانیا کە زۆر جار پاڵپشتی ئێمەیە و لەم کۆنفرانسەش بەدڵنیایەوە زۆر باشە ئاماژەتان بۆ فەرموو کە یەکێک لە گرنگترین شتەکان بۆ ئێوە بریتێ لەوەی کە کۆلێژەکەتان بدان پێنراو بێ ئەکریدەیشنی هەبێ کە بتوانی سبینە لە دەروی وڵات هاوتای بڕۆنامەکەت بکەیتەوە بتوانی کار بکەی ئەگەر ویستت لە مەسەلەی ئەکریدەیشنیشە ددان پیانانە ماوە ئەم شتانە ئەگۆڕێت ستاندەرێک نییە بڵێ ئەمە هەبێت دیتر ئەمە ددان پێنراوە و تەواو ماوە شتانە ئەگۆڕێت وەکو هەرشتی تر لە مەسلەی باشترکردنی زانکۆی سلێمانی وەک کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و کۆلێژێکی پزیشکی ددان پیانراو ئەم کۆنفرانسە چی زیاد کرد بۆ ئێوە هەر وەکو کە ئاماژەم پێیا کاکتۆگیان وەکو کۆنفرانس یەکێکە لە ڕێکوارمنتە ئەساسیەکان داواکاری ئەساسیەکان وەکو مەسەلەی ناواخنەکەی ئەو جوانەی کە پێشکەشکرا ئەو خەڵکی کە مانگتان کردبوون ئەمانە چی زیاد کردووە کاکتۆگیان ئەمە با بڵین کاتێکی زۆرمان پێهین کردووە و تەبان با لەگەڵ هەموو سپۆنسەرەکان کە تاوەکو ئەم میوانانە شاتون ئەم میوانانە کە هاتوون مجموعەیەکی زۆران ئینتەرناشنەڵ و لە دەرەوە و با بڵین شوێن و مەکانی خۆیان هەیە لە هەر شوێنێکی وڵاتی دنیا بن دوا ئێمە کەین ئەم کۆنێکشنە دروستە بێت ینی با بڵین بینی ئێمە و ئەوان بە یەکتری لایفە بینین ئەمە وامان لێ ئەکات و واش ئەبێ ئەیمی ئێمەش ئەوەیە کە بەیانی دووبیانی کە ئێمە هەر بەحسێکەکەین لە زانکۆی سلێمانی کۆلابڕۆیشنێکمان هەبێ با بڵێ پەیوەندیەکمان هەبێ لەگەڵ ئەو وڵاتیان مەسەڵەن بڵێ ئەو دکتۆرێکمان هەیە لە ڤێنناوە هاتووە یەکێکمان هاتووە لە یوکەیەوە هاتووە یەکێک لە شوێنێکی کەوە هاتووە ئەمە کۆلابڕۆیشنە دروستەکە بەیانی دووبانی کە ئێمە بەحسەکەین بەحسەکان بۆ بڵاوکردنەوە لە مجەلاتی عالەمی ئەوانی کە ڕانکینیان زۆر بەرزە کە ئێمە ئەمانەمان زۆرە بێت ئەکید ئەمە بەشێکی زۆر مهمە تاوەکو ئەکردتمان دانمان پیا بنێن کە ئێمە کۆلێجێکی پزیشکی معتەرەفین بە تەئکید ئەم کۆنفرانسە بێجگەلەوەی کە باسمان کرد کە خۆی نقطەیەکە ئەبێ هەبێت بۆ ئەو مۆزوعە ئەو هەموو میوانە بەڕێزانش کە لەگەڵمانە هاتوون ئەمە کۆلابڕۆیشنێکی زۆرەکە کە سبەی دووسبەی ئێمە هەر بەحسێکی ترەکەین هەموو بەیەکەوە ئەیکەین وەکو ئەیکەنە مقارنەیە لە بینی کوردستان مەسەلەن باسی نەخۆشی ئێمە باسی نەخۆشی ئەوان ئیتر ئەگەینە دەستکەوتنی کە بەحسێکی کە بڵاو بێتەوە لە هەرە مجەلە عالەمیەکان کۆنفرانسەکە هەر بۆ مامۆستایانی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە یان ئامادەبووەکان من ئەگەدارم وانە بێژەکان هەم لە ناو سلێمانی هەتانە هەم لە دەروی سلێمانی هەم لە ناو کوردستان و عێراق هەم لە دەروی کوردستان و عێراق بەشداربووەکان جۆگرەکان ئەوانەی کە هاتن جوانەگرت هەر لە ناو سلێمانیەوە هاتبوون یان لە دەروی سلێمانیشەوە ئەوەی کە من ئاگادارم بەڵێ زۆربەی لە ناو سلێمانیە بەدڵک و هەر شتێکی تر لەبەرەوە نزیکترە لەوانەیە باشتر بێ بینتر بێ بۆیان زۆربەی لە ناوی بەڵام لە دەروی سلێمانیش بە دڵنیایەوە تایەتی لە دەروی سلێمانی لە هەولێرەوە هاتوون لە دهۆکەوە هاتوون لە شوێنانی ترەوە هاتوون یا مەسەلەن بڵێ ئەگەر سپیکەرێک هاتبێت خۆی لە وڵاتی یوکەوە هاتو لە بەریتانیاوە هاتبێت یەک دوانێکی تریش هەر دووسێ پزیشکی تریش لەگەڵیانە هاتوون کە هەر وەکو گوێگرێک وەکو ڕجستەرێکیان کردووە لەگەڵیان بە دڵنیایەوە هەمووتیایە بەڵام ئەکید زۆرەکەمان سلێمانیە پزیشکە بەشدار بۆکان تەنها مامۆستانی زانکۆی سلێمانی یا پزیشکانش کە لە سەحای ئیشەکەن لە تەندروستی ئیشەکەن ئەوانش بەشدار بەتەئکید هەمووی تیا زانکۆی سلێمانی تیا و ئەوەشی تیا ئەمە هەمووی کاکتۆریان بڵێن بیدایە ئێمە سەبمشنی دانین دێدلاینێ دانین بۆ سپیکەرەکە ئەمە کراوەیە بۆ هەموو پزیشکیە کراوەیە بۆ هەموو کەسێت تۆ ئەتوانی قسەکەی خۆ تەقدیمی با بڵین ئیمێڵی کۆنفرانسەکەکەی دوایەوە لجنە هەیە لەم کۆنفرانسە لە ئۆرگەنایزەرەکان لجنە هەیە پیایەوە بۆ سپیکەر چەند جارێک ئەسەسەکرێت چەند جارێک تەقیمی ئەم قسەکردن ئەکرێت دوای ئەوە بەڵام بەبێ ئەوەی بیر لەوە بکرێتەوە کە ئەم قسەیە
هی یەکێکی مامۆستای زانکۆی سلێمانەیە یا هی زانکۆیەکی ترە بە تەکید باشترین هەڵبژێراوە ئیتر لە هەر کێیەکەوە بێت لە هەر کوێ لە هەر زانکۆیەکەوە بێت ئەی بەشدار بۆکان ئەندامەکانی کە هاتوون ئەوانش تەنها مامۆستای زانکۆی سلێمانی بوون یان خۆت پزیشکەکانی تریش هاتوون غێری زانکۆ قەزت چ شتێکە مەبەستم ئێستا بۆ نمونە ئێمە دکتۆرمان هەیە لە سلێمانی لە زانکۆی سلێمانی بڵین دکتۆری شەو لە زانکۆی سلێمانیش مامۆستایە هەمانە لە شۆڕش داوامەکە بەڵام شەرتی لە زانکۆی سلێمانی مامۆستایە هەمانە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی داوامەکە بەڵام شەرتی لە زانکۆی سلێمانیش کار بکات بەشدار بۆکانتان تەنها لە زانکۆی سلێمانی بوون یاخود ئەوانیشی تیان بە تەکید هەمووی تیاسە ئەمە خۆی دائیمەن هەر با بڵین کۆلابۆرێشنێکی لە بینی سەحە و لە بینی شۆڕش و لە بینی خوێندنی باڵا ئێستا من خۆم لەسەر خوێندنی باڵام چەند ساڵە بەڵام وەکو ئیشکردن لە با بڵێن لە خەستەخانەکە دەوامەکەم وەکو تەنسیبێک دەوامەکەم بەڵام دەوامی تەواوی ئەوانیشەکەم یعنی هین ئەگرین خەفارەتی زۆر ئەگرین ئەوانیش عینەن شتن یعنی ئەتوانن بێنەوە بۆ سەر جامعی سلێمانی محاضرە بگرن ئامادە بووەکانیش کە هاتوون بە تەکید هەمووی ئەوە نییە تەنها میلافەکەی تعلیمی عالی بێت و لای مامۆستای زانکۆی سلێمانی بێت بەڵێ خەستەخانەی شۆڕشی تیا بوو خەستەخانەکانی تری تیا بوو خەستەخانەی هیوای تیا بوو خەستەخانەی مناڵان ژنان زۆربەی خەستەخانەکانی تیا بە تەکید ئەماکەم بە دوا پرسیار وەک ژمارە هیچ ژمارەیەکی نزیکەیت لەلایە ئێستا دوێنێ لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر ئارام بارام کە سەرۆکی لیژنەی زانستی کۆنفرانسەکە باسی ئەومان کرد کە نزیکەی 100 بابەتی زانستی لێرە وتراوەتەوە بە نزیکەی لە بواری پسپۆرە جیاوازەکانە هیچ بیرۆکەیەکت لەلایە لەسەر ژمارەی بەشدار بۆکان بە نزیکەی چەند بەشدار بووتان هەبووە بەڵێ بە نزیکەی بەشدار بوو ئەوەنی کە ئاگادار بم نزیکەی 300 بۆ 350 گەیشتووە تا ئەم دقیقەی کە بەشدار بوو بەڵام ئەم حسابی کە ئیکەم بە ئەوانەی کە سپیکەرن بە ئیتر هەمووی بەیەکەوە تەسەورەکەم 300 بۆ 350 ڕۆشت بێت بەسپاسێکی زۆرەوە خات و دکتۆر سرۆر سابیر لەگەڵمان میوان سپاس بۆ هەموو شتێک ئەم چاپێکەوتناکەین بە دوا چاپێکەوتنی ڕاستە و خۆ لە چوارەمین کۆنفرانسی پزیشکی نێودەوڵەتی لە شاری سلێمانی کە خۆرژی پزیشکی زانکۆی سلێمانی پێی هەڵساوە لە کەسەر بە وەزارەتی خوێندی باڵا و توێژنەی زانستیە و کۆمەڵێک سپۆنسەری مادیان هەیە بەڵام ئێمە وەک دەستگای میدیای کورسات وەک هەمیشە بەبێ بەرامبەر سپۆنسەری میدیای ئەم کارەمان لە ئەستۆ گرتووە بۆ لەبەرەوەی کورسات ماڵی هەمووانە و لە خزمەتتانین هەمیشە دەستی ماندوونەبوونی یەک لە یەکی ئەو برایانە گوشم کە لە پشتی کامێراوە خەریکن لە تەنفیز لێرە لە کۆنفرانسەکە و لە تەنفیزی بەرنامەکە لە کورسات و هەروەها لە ناو ئێسنجەکەمان لەو ئۆتۆمبیلەوەی کە ڕاستە و خۆ هەمووم بابەتانە ئاگوازنەوە لەوێ نەگرو لە دەنگ هەڵگر و لە ڕووناکی و هەمووانی تر خوایار بێت من پاشکەمێک دەسەکەم بە ڕێکۆردی کۆمەڵێک بەرنامە بۆ چارەوەی کە پاشە بخەمە خزمەتتان هەموو کاتێکتان هەر شاد بێ و بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ